زان دووبارە سڵاوتان لەبێ و فەرم بەردەوامی لەگەڵتان بەڕێز مامۆستا چەند بەڵگەیەکی هێنایەوە سەبارەت بە قسەکانی بەڕێزتان باسیەوەی کرد کە جیاوازی شانۆ لەگەڵ دراما ئەوەیە کە زیاتر فەزای تەختەی شانۆ زاڵترە بەڵام لە درامایە ئەرکەکە زۆر سەختتر و قورسترە لەبەرەوەی کە مامەڵە لەگەڵ دیمەن و کامێرا و ئەوەیەکەی هیچ قسەیەکت هەیە پێشەوەی بچمە لای میوانەکان؟ من ڕاستیەکەی بەنسبەت قسەکانی کاک جەلیل ئەو تێبینیم هەیە کە دراما جەوهەری ژیانە ئەوەی کە کامران باسی کرد کە ئەوەی کاڵێن زیاد نابەس بڵێن شتی جەوهەری لە ژیانە باسەکە ئەمەش یەکێکە لە دیاریە گەورەکانی شانۆ بۆ ئەدەب شانۆ هەر لە سەردەمی سۆفۆکلیس و شانۆی گرێکیەوە شتی جەوهەری باس کردووە ئەم جەوهەریە لە شانۆیە ئەچێتە ناو دراماوە ئەچێتە ناو سینەماوە ئەچێتە ناو هوەری سیناریۆوە و ئەمە بڕبڕی پشتی هەموو هوەرێکە لە نووسینی درامیە ئەمجا ئەوەی کە من مەبەسمە ئەوەیە بیڵم کە نووسینی شانۆگەری تا ئێستا ئەگەر لە من بپرسی ئەڵم قورسترین و سەختترین هوەرە ئەوەی کە درامایە تۆتوانی ڕۆمانێ بکەی بە دراما ئەتوانی بەسەرهاتێ بکەی بە دراما ئەتوانی حکایەتی بکەی بە دراما ئەتوانی شانۆگەریەکیش بکەی بە دراما ئەوەی ئەمێنێتەوە مەسەلەی تەکنیکە ئەمە زاویەیە ئەمە کامیرەیە ئەوە مۆنتاژە ئەوە نازامچیە ئەوە ئەتوانی بەڕاستی لە ڕووی تەکنیکەوە بە ماوەیەک لە کۆرسێک لە وەرکشۆپێک لە ئیشکردنێکی عەمەلیە فێری بیت. مامەستا هەفتەی پێشوو لە پرۆگرامەکەمان لەسەر سینەما بە کورتی دەرفەتێکە دەیە مەگەر کۆمنتێکە دەبێ باسی نەشارەزایی ڕاوێژکاری کراوە باسی حکمی چۆنەڵی حکمی قەرەقوشی کرا لە کاتی هەڵسەنگاندنی سیناریۆە کۆمنتێکە هەیە وەکو ڕاوێژکارێکی وەزارەت؟ من ڕاستەکەی کۆمنتم هەیە و ئەگەر بە وردیش قسە بکەم لەسەر ئەم ئەزمموی خوێندنەوەی دەق لە وەزارەت کە من سەرپەرشتی ئەەکەم ڕەنگە بتوانم زۆر قسەی لەسەر بکەم. ساڵی پار لیژنەیەکماندانا بۆ خوێندنەوەی دەقی دراما و سیناریۆ و پێم وایە ئەو دانانی ئەو لیژنەیە بۆ خۆی ئەزمموونێکی زۆر باش بوو دەستپێشکەریەکی چاک بوو ناڵێم کەم و کوڕیتیانە بووە بەڵام بەو بێ ڕەحمێژ نییە بەڵام بەو بێ ڕەحمێژ زۆر سپاس دەکەم ئەگەر ڕێمەوەڵات دواتر ئەگەر تەکمیلێکی ئەگەر قسێکی ترێتە بوو بەڵێ ببوورە وەڵام من هەرویسم بۆ دیفاکردن یای من هەستەکەم سەرەتا باسیەوەم کرد کە سیناریۆ لەگەڵ دوو بەشە معامەلاکە لەگەڵ سوورە و لەگەڵ سەوتە لەلایەکەوە من تێیدی کە جەلیلەکەم چ سیناریۆ بە دوو مەرحەلاتەیە پەڕێ مەرحەلەیەکیان پێڵەن سیناریۆ ئەدەبی دیسانەوە ئەمان مامەساوان لایەنە ئەدەبیەکەیان کرد دوایی مەرحەلەی دووەمی پێڵەن ئەسیناریۆ ئیخراجی یعنی ئەمەی کاک جەلیل باسیەکە ڕاستە ئەمانیش باسیەکەن ڕاستە بەس بە هەردوو جانبەکە وەکو ئەکادمیاڵم ئەسیناریۆ ئەدەبی ینی بە مەراحلەکانی تێپەڕێ لە پێشە ئەدەبە دواتر کێتە بەردەستی دەرهێنەر ئەبێ بە سیناریۆ ئیخراجی چەوە سیناریۆ ئیخراجیە ئیشی لەگەڵ زۆر سپاس بەڕێز کاک دەریۆش دەرهێنەر فەرموو. زۆر سپاس. وەڵام من دوو سێ خاڵ هەیە ئەمێ قسەی لەسەر بکەم پێش هەر شتێک لەو مناقەشەی ئەم بەڕێزانەوە من حەزەکەم ڕەیەک بەم کە حقیقەتێک ئێمە بێعترافی پێ بکەین ئەو شەوەیە کە بەڵێ درامای کوردی هەیە درامای کوردی ئەو واقعەیە کە ئێمە ساڵانە لە شاشەکانەوە ئەیبینین نە تەمرینە نە تەجروبەیە نە هیچ شتێکە لەبەرەوەی لایەنێکی بەرهەمێن بەرهەمی هێنێ و پیشانی خەڵکیە یعنی درامای کوردی حقیقەتی درامای کوردی ئەوەیە کە ئێمە ئەیبینین مشکلەکە لەوە نی درامامان هەیە نا مشکلەکە ئەوەیە درامای ئێمە یان درامای کوردی هەم بێخاوەنە هەم بێ پسپۆڕیە یعنی ئێمە دراماکەین بەبێ پسپۆڕی کە لە دنیای ئەمەنی هەتا پسپۆڕیەکانت مەزبوط نەبێت تۆ ناتوانانی ئەوانیش خۆ بەستیانەوە نەبوو کە ماتریاڵێک نییە بەستیانەوە بوو بە پێوانە ئەکادیمیەکان هەڵگری یەک دنیای شکال و خەلەلە بە پێی منطقی ئەوانی پسپۆڕ بەڵام ئەوە درامای کوردیە یعنی ئێمە نابێ بڵین درامای کوردی هێشتەوە ئەبێ بڵین قسە لەسەر بکەین مشکلەکانی چییە بۆ حەلینێ منەڵم بێخاوەنە و بێپسپۆڕیە بێپسپۆڕی ئەو مەجالانەیە کە باسییان کرد لە ماکیاژە لە ڕووناکیە لە دەنگە لە نازانم چییە بێخاوەنیەکەشی ئەوەیە مەفروزە دراماکاری ئەمەی قسە لەسەر ئەوە بکە یعنی چییە بەرپرسە لەوەی کە بێخاوەنە کە پسپۆڕینی لە درامە ڕای تۆ چییە؟ زۆرن ئەوانە من ئەگەر ئەمە مادەی قسەکردنیێکی زۆرە یعنی لە وەزارەتی معنیەوە لە کەناڵەکانەوە لەو شوێنانەی کە بەرهەمهێنن کۆمپانیای هەر شوێنەکە ئەمانە هەمووی مەسئولیەتی یەکەم یانێ دوجاریش ئەو دەرهێنەر و نووسەرانە چۆن قبولی و مغامرەیەکەن بەبێ پسپۆڕی ئیشەکانیان بکەن چۆن من قبول بکەم کارێکی درامی بکەم 20 حەڵقەسی حەڵقە گەر ستافێکی پسپۆڕ لە پشتەوە نەوەستێ کە ئەمە مغامرەیەکە و دوایی جەکەوێتە ئەو بەرهەمانە بەڵام پێ دوانیە مەسەلەن ئەگەر لەم وڵاتەیە هەموو شتێ نەچێتە سەر
مەسەن چۆن یەک دنیا خەڵکی دەنگ ناخۆش ئێستا دروست بووە کە گۆرانی ئەڵێت طبیعی شارڕوا لە شاشەکانەوە پێدوانە ئەمە ئێمە هەموو شتێکمان بۆ ئەچێتە سەر بۆیە ئاوا بە طبیعی ئیشەکان ئەڕوا لەبەری بەبێ پرسیار هەموو شتە تێ خۆی کاکە ڕەنج ئەمە مشکلەکەیە کێیە کە ئەم ئیشانە ئەکا چەیە کە دراما ئەکا چەیە کە جورئەتی ئەوە ئاکا دراما و چکە بەڕاستی هەموو کایە هوەریەکان بۆ خۆی جورئەتێکی گەورەیە تۆ ئەگەر نەزانی شید ئەگەر نەزانین ڕۆشنبیری نەزانین چەند ئامادەی چۆن ئەتوانی بیکەی لەبەر ئەوەی لێرە لێپرسینەوە نییە هەر کەناڵ بەداخەوە خاڵی دووەم ئەوەی کامەیە باسی بکەم مەسلەی ڕاگەیاندن و کەناڵەکانە دراما لە وڵاتی ئێمە کەناڵەکان بیدات بوونە خاوەنی تا ئێستاش ینی بەشی شێر بۆ کەناڵە ئەعلامیەکانە ئەم کەناڵانە ئەم کەناڵە فەزایانە یان ئەم کەناڵە لۆکاڵیانە کە لەگەڵ سیاست و ناجی خۆی وەک کامەران باسی کرد یەک بۆ ئیتر گوێ نایەتە هیچ مستەوایە کەس بەرپرسیار نییە کە لە دنیاوانە هەر کەناڵێک هەر کۆمپانیاکە کارێک بەرهەمەهێنێ خەڵکی پرۆفشنال سەیری و کاراکە لە دوای تەواوکردنیشی ئەگەر نەزانێ ئەمە لە مستەوای کەناڵەکەیەتی و لە مستەوای با بڵێن ئەو مجتەمەعە لە وعی ئەو مجتەمەعە و مستەوایکی فەنی ڕاقی بەڵام بەڕاستی من بە بڵین شایەتیەک بۆ هەندێک لە کەناڵەکان بەم مەسەڵەن هەندێک لە خەلەلەکانیان ئەزانن هەندێک لە کێشەکانی دراماکان ئەزانن بەڵام ئەڵێن یعنی وەکو مەسئولەتێکی پەروەردەیی ئەڵێ لەبەری درامای کوردی لە حاڵەتێکی ئەزمونگەریایە بە ئەوەندە سەرکۆنیان نەکەین بەڵام بەشی دووەمی ڕخنەکە حق ئاراستی دەرهێنەرەکان بکرێ حق تەجروبە لە دوای تەجروبە زیاتر بستنە یە قسەی بەسی دەکەم یەک قسەی شتێکی بەسی دەڵێم من ئەچمە کەناڵێکی ڕاگەیاندن یا کۆمپانیا یا وەزارەتی ڕۆشنبیری ئەڵێم من سی حەڵقە درامایەکی سی حەڵقەیم هەیە یعنی زۆر بێمەعنایە ئەگەر لایانی بەرهەمهێن ئەم پارە زۆرە ئەخاتە بەردەستی ئەم دەرهێنەرە ئەم نووسرە ئەم نازانم چییە ئەگەر نەزانێ ئەم ستافەی کە لەگەڵی کارەکەن ئایا خەڵکی پرۆفشناڵن یان هەر پارەکەیەوە بڕۆ زۆر بیهێنە و ئەم زۆر نامە زۆر باشە ئەگەر وەڵامێکت هەبێ ئەگەر مەجال هەبێ بەڵام ئەم پارە زۆر زۆری کە باسیەکەن یعنی نسبت بە درامای وڵاتانی دەوروبەر کۆ پارەی زۆر خراوەتە بەردەستی سیناریست و دەرهێنەری کورد کام دەرهێنەر لە دوای ئیشەکەی توانیوەتی دووبارە ئەو پرسیاراکەمەوە کە هەفتەی پێشوش کردمەوە خانوویە بکڕێ کام لەو ئەکتەرانە کە خۆت ڕۆڵت بینیەوە یا ئیخراجەکە یا دەرهێنانەکەی توانی چ درامایەک مەسم 6 مانگ بە و شاخ و داخەوە بیا لە ناو شارە شەو نەنووی ئەتوانی ئۆتۆمبیلێکی پێ بکڕی بۆ پارەی کە ئەو بەرهەمە دەستەکەوێلی ئەوە بەشێکی پرسیار بەشێکی ڕاستە بەڵام من قەناعەتم وایە ئەگەر درامایەک دەورە قەشی بۆ سەرف بکرێ سی حەڵقە بێ بە دەورە قەبیکەی کە درامایەکی خراپ بوو زەوقی بینەرە پێ تێگا تۆ پارەیەکی خەسار کرد دۆ پارەیەکی زۆرت خەسار کرد زۆر باشەوتە دوا کۆمنتە خاڵێکی تر ڕاگەیاندن و دراما کاک ڕەنج ئەمە بە قەناعەتی من ڕاگەیاندن یەکێکە لە سەبەبەکان کە تا ئێستا درامای کوردی لە موشکیلایە یان گەشە ناکات معنای چییە ئەم کەناڵانە ئەم کۆمپانیانە کە ئەم درامایەکە دوجار دراما چییە لە ئێمە لە شاشەکانەوە ئەیبینین ئەم شاشانەی کە ئەم دراما خراپانە پەخشەکەن یان لەگەڵ ڕێزم ئەم مستەوە نزمانە پەخشەکەن بۆ ئەم کەناڵە جورئەتی ئەوەی نییە کە دوای بەرنامەی لەسەر ڕێک بخا ئێمە لە دنیای ئەیبینین کە درامایەک عەرزەکرێ لە دوای ئەوە هەر لەو کەناڵە چەنەها بەرنامە و چەنەها قسەی بەرامبەری لەسەرەکرێت و ئاوا ئیشت کردووە من ینی ئەمە گلەیەکی منە لە ئەعلامەکان کە حەقا هەر کەناڵێک کە بەرهەمێک تەقدیمەکە قبوڵ یۆکا کە چەنەها بەرنامەی لێک بۆی خەڵک تێ بگە ئەم بەرهەمە بۆ وە لە چ ئاسێکە و چی تێچووە زۆر بەڕێز کاکێ دەروێژ دەرێنەر زۆر سپاس بۆ بەڕێستان قسەکەی وتە زۆر جوانە زۆر ڕاست من لەگەڵیان تا ئەو یعنی بەبێ حەد لەگەڵ قسەکە بە حەقیقەت وایە بەڵام بە حەقیقەت چونکە مەسەلەیەکی زۆر مهم هەیە کاکە کاکەمەرانیش باسی کرد کاک دەروێشش تۆزە ئیشارەتی پێ کاکە ئەوە شێوانی زەوقی خەڵقە ئەوە تەچینەوەی خەڵقە لە درامای کوردی یعنی تااقەتی نابێت ظاهرەیەک لای ئێمە دروست بۆ دراما بۆ ڕۆژانی ڕەمەزان کاکە خۆمە لوقمە قازی نییە بۆ ڕەمەزان دراما لە ڕۆژانی هینە لە ڕۆژانی ڕەمەزانە ئیلا بە زەرورەت ئەبێ فڵان کەناڵ هینی هەبێ درامایەکی هەبێ دراماکە ئیتر مستەواکەی چییە لە چه ئاستێکە حساب بۆ مستەواکەی ناکرێت ئەی باش قسەکی کاک دەوێت 100% ڕاستە بۆچی ئەو کەناڵە بە ڕێزانەی کە ئەواکەن بە هین مێزگردی لەسەر بکەن با خەڵقێک چه خۆیان بە پسپۆر و شارە زازان ئەوانە بانکەن با قسەی لەسەر خەلەلەکانی بکەن ناتەواویەکانی بکەن بۆی ئەقل لە هات بەرچاو ڕوونیە بن بە خەڵق
بەڵام زۆر لێرە باشە. دیوەکەی تری بەڕاستی ینی مێزگر دەکا بۆ دیوەکەی کەی دەرێنەرەکەیە هەمیان بەشان و باڵیەکە لێ نوکتا ژێڕنەوە یعنی تۆم دیوە کۆمیدیە بین یا تەرجی دەکرێت ئەچێتە زۆر سەری باشە سەرەوە کاک جەلیل ئستادادتیە کە بەشی سێمی گەردەلول تەواو بوو دووەمیان سێم تەواو بوو مێزگردێکی کراوە بکەیت تۆ بڵێ ئەمێنی تاسیەمتەوە بۆ نامێنی ئینشاڵڵا عومرە درێژە. نیازی نیستەوە زۆر باشە جەنابەت کە دراماکە تەواو بەڵام بوو لەگە ئەفوم کە لەگەڵ ئەوەیان بەڵێ بکرێ جەنابەت کە مەسەلەن ئەم جوهدەت تەواو بوو ئستعدادەتە لە بەردەمی مەسەلەن کەسانی پسپۆڕایە ئەهلی اختصاسەکە بە ماڵ بەسەرمەوە ڕووناچێ بینێ بەڵام وعدە دەیەمێ وعدی ژێن بەو هەموو برایەن و بە هەموو بینەرانی بەڕێزیش من دوای تەواوبوونی دوای ئەوەی کە هەموو شتێکی تەواو بوو دوای ئەوەی کە بینەران بینیان مێزگردێک و خەڵقێکی زۆریش بێنن بە مەرجێکیش ڕاستە و خۆش بێ خەڵق لە دەریشەوە قسەی لەسەر بکە و لەسەر هەموو کاراکتەرێ قسە بکە و لەسەر هەموو مفرەداتی ئیشەکە قسە زۆر باشە فەرموو مامەستا ئینشاڵڵا ئەوە هەردوو ماڵی ژەبێ لەسەر ئینشاڵڵا بەرهەمەکەی تۆ ڕووناکیە بینێت و تەمەنی مامەستاش درێژە بێت و تەندروستیشە باشترە بێت. خۆشە قسەی لە ئێمە بۆ پێشکەشەکەین ئێمە بۆ بینەرە وەنیە با بینەر ئاستی خۆی خەڵق هیلاگە بێ خەڵق دانیشە سعاتە سەیرێکە 6 سعات سەیرێکە حەقیەوەی هەیە ڕێی هەبێت. زۆر باشە فەرموو مامەستا. زۆر سپاس. وڵای من ئەتوانم لەسەر دوو لایەن قسە بکەم کە یەکەمیان پەیوەندی بە لایەنی سیاسەکەەوە هەیە کە حکوومەتە لەم لایەنەکە فەراقێکی زۆری خسۆتە ئەم بوارەوە کە دراما نەڕواتە پێشەوە شانۆ نەڕواتە پێشەوە سینەما نەڕواتە پێشەوە و ئەدەب و ئەدەبیش بە هەمان شێوە نەچێتە پێشەوە کە فەراقی خسۆتە ئەم بینەوە لە بەرەوەی لایەنگری هونەر نییە و هونەر و ئەدەبی نەکردوتە شارستانیت لە ناو ئێمەیە و بۆی بتوانین کە دروست بین و هەستینە سەر پێ باشە پرسیارت لەکەم تا ئێستا درامایەکە بیستووە کە بڵێن یەکێتی و پارتی ڕایەنگرت یان سانسۆری کولتوریە کە زۆر جار فەرزیەکە بەسەر دراماکارانە بەسەر حیزبەکانە زۆر جار بەسەر هەموو میتۆد و مۆدلەکانی بیرکردنەوە لە وڵاتە ئێمە درامامان بینی کە ڕاگیرا لەبەرەوەی بۆ نمونە لەسەر مەلای قسەی کردوان یان قسەی لەسەر لایەنێکی سیاسی کردووە من برادر هەیە فیلمی بازرگانی دروست کردووە ڕایگرد یا سانسۆری کولتوری بوو لە هەردووکیان هەیە بەڵام ئەگەر بڵێم حکوومەت ئەتوانێت ئەمە بکات بە سانسۆرێکی کللتوری بۆ بڵێ ئەمە کللتوری توێڕێنایە لە هەمان کاتا خۆی لەو لایەنە بشارێتەوە ئەمە یەکێکە لە قسەکان و ئەشتوانێ بڵێ کللتورەکە دوای کرد بۆ خۆ گوناح نییە لەسەر مەلایەگە من نتوانین قسە بکەین لەسەر مامۆستایەک لەسەر دکتۆرێک تۆ بڵێ کاکەمانە خەڵک لە ناوبنیان خەڵکە توێنەوەیان یان قسەیەکی نابەجێەکەن یان کارێکی غەڵەتەکەن ئینسان لە بوونێتیەوە کە دروستە بێ غەڵەت بەشێکێتی مەبەستەوەی کاتێککە باسی مەلاکی مەبەستە هەموو مەلانیە کاتێککە باسی شەریحی دکتۆرەکەی مەبەستە هەموو شەریحی دکتۆر خەڵکانێک ئەبینین لە ناو هەموو چینەکانی کۆمەلگایەکە بە ناوی مامۆستایەکە و بە ناوی مەلایەکە و بە ناوی دکتۆرێکە و بە ناوی کەسایەتێکی ئاساییەوە چەند شتێکە کاکە ئەسڵەن لەمان نییە بەڵام لە بەرگی ئەمە ئەچێشتەکانەکە ئەمە غەڵەت نییە کە ئێمە ڕەخنە لە یەکتری بگرین بۆی دروست بین بۆی هەستینە سەر پێ بۆ کە ئیشێکی فەنیەکرێ بە ڕەخنەگرێکی زۆر بێنین با خەڵکانێک بێنین بۆی شتەکان فراوان بێکڕەخنە و کوشتن هێشتا هەر یەکسانن بە یەک لە وڵاتەیە ڕەخنە ئامرازی بیناکردن نییە وەکو کوشتن سەیرەکرێ ئاخرە زای کاگرنج ڕەخنەگرەکەی ئێمە چۆنە ئێمە ڕەخنەگرەکەیت یەکەم شت ڕەت دەکاتەوە ڕەخنەیەکی دروستکەری نییە بۆ نمونە لە دوای ئەوەی کەمنی ڕەتکردەوە بڵێ لایەنێکی دروستکەریش لە ناوتوە هەیە یعنی لایەنە باشەکەی من و بەلایەنە خراپەکەی منە دان بنێ بەوەیە کە ئەمە چاک بۆ مە خراپ بوو زۆر سپاس بۆ بەڕێستان دەستخۆش فەرموو ئەفو سەرەتا بۆ کاک فازیل بەڕێستان وەک هونەرمەندی شانۆ ناسراون ئێستا چی وای کردووە کە وەکو بەڵام با بڵین لە کۆڕی درامایە کۆبیێتەوە کە جەنابتان وەڵام میرایەوە و بەشێکی زۆری من ئەتوانم سوالەکەی خۆمان ڕاستەکەم ئەفوو سەرەتا هەروەها بۆ کاکجەلیلیش وەک دەرێنەی دراما ناسراون بۆ هەندێک لە دەستگاکانەوە بودجە سەرفەکرێت کە دیاری کراوە بۆ هەندێکیش سەرف ناکرێت هۆکاری ئەمە چییە کە تۆیەکێکی لەوانەیە ینی دیاری کراوی هەندێک دیاری کراون لە دەرهێنەرەکان کە بودجیان بۆ سەرفکرێت هەندێکیش دیاری نەکراون کاکەمەران عەفوو بەڕێستان وەکو دەرهێنەری کورتە فیلم دیاری کراون ئێستا چی وای کردووە کە تۆ لە کۆڕی درامایە کۆبیتەوە چونکە
کورتەفلیم دنیایەکی زۆر جیاوازترە وەک لە دراما کە تۆ ئێستا با بڵێن لەسەر دراما قسەکەیت. کاک فواد بە داوا لێ بڕنەوە تەمان بەڕێزم وەک نووسەر و لە دنیای ئەدیبە دەستی باڵاتان هەیە. ئێمە ئێستا کە خۆتان ئەزانن سینارستمان زۆر کەمە. ئێوە وەکو نووسەر بۆچی هەوڵنایەن کە وەکو نووسین سینارۆ بنووسن بۆ دەرهێنەران کە ئیخراجی کرد عەفوو. دەست خۆشگیانە زۆر سپاس دەکەم بەڵام وەبزانم زۆر مناقەشە کرا لەسەر بەشی یەکەمی پرسیارەکەی کاک جەلیل ئەگەر جەناب کاگارە زووتە چی بۆ سەرفەکەن بۆ من بەڵێ بەڕێز کاگارا زۆر سپاس بۆ بەڕستان بەڕزانەوە بزانم بەش یەکەمی پرسیارەکەی قسەی لەسەر کرا بەڵام سەبارەت بە جەناب باسیەوە کاکە بودجەی دراماکانت مەسموحەشتی وایە نەخێر مەسموح نیە عنی وەکو ئەوان لێ کێدەنەوەی خوێندنەوە دوای ئەوەی سەیری ئەکەن بزان بەپی ئەوەیە بودجەکە داواکەین یا کەمترێ یا زیاترێوێ ئەو وەختە حساباتم لەگەڵەکەن ئەو کاتە جەنابشی لێ بووی کە چی لەگەڵا کرا بۆ ئەم درامایە یعنی چۆن لەگەڵ منە باس کرا و چۆن لێکە درا چۆشیە کرایە بۆ هەموو مۆزوعەکان لەسەر ئەوەیە بوو یعنی ڕاستی دەمانک ئێمە خەریکی بودجەکاری بوون محاسبە و محاسبەکاری بوون لەسەری درامەکە بەڵام زۆر لە درامەکە هات بە خوارەوە لە بودجەکەی هەر بۆ ئەوی بکرێ جەنابەت ئەوە لەوانە باشتر لە منش ئەزانی چکە ئەوختە ماوەڕای ئەلکەوالیسەکانێکە بوو لەوانەی خۆت بووی بەڕێزت بوو کە ئەتزانی من چەندێک وازم لە زۆر شتێنە بەس بۆ ئەوی درامەکە بگرێت چکە خەڵک داوایەکە وازم لە زۆر شتێنە زۆر باشە لەبەری خۆم لەنەوە حەدەسانەیە بۆ منزانە من قسە ناکەم لەسەر و مۆزوعە بەڵێ فەرموو کامران کاگاڕازجان پرسیارەکە لێ کردم من بۆچی هەنی کورتەفلم دروستەکەم و داهاتوم لەم مێزگردا لە دراما بە قسە لەسەر دراماکەم لە ڕاستیە کورتەفلم ینی بەدەر نییە لە ینی ئێمە معاملەکردنمان لەگە درامایە بۆ کورتەفلمیش هەر بە هەمان شێوە درامایتیایە ئینجا ئەوەشە لەبیر نەچێ ینی ئەمڕۆ هەموو هوەرەکان چون بەناو یەکە ینی کورتەفلم ئەو کومەمەساوان باسییان کرد بەڕاستی شانۆ سینەما هەموو تێکەڵ بوون بەیەکەوە ینی شتێک نەمەوە تۆ ئێستا تەسنیفیکەیت ڕەنگە لە ئالێتی تەلفیزکردنەکە شتێک جیاوازی هەبێ بەڵام دوجار هەمویان مشارەکەن چۆنەوترێ ڕۆمان کۆی ژانڕەکانی لە خۆیان کۆ کردوتەوە شعریەت و کورتە چیرۆک و چیرۆک و ئەوە بەڵێ فەرموو هاوڕێ وڵا کاک من دوو پرسیارم هەیە یەکەمیانەوەیە کە باسی لەسەر کرا وەکو دەرهێنەر و وەکو کارکردنیش لە هەندێک مۆزوعی شانۆش هاتنەوە کە بەڕێز دکتۆر باسی کردو منەوە ناڵم کە خۆزگە باسی ئەوش بکرایە کە ئێمە درامامان هەیە بەڵێ پێشیش کەوتووە و بۆیە ساڵ بە ساڵ شتەکان زیاتر ئەکا و زیاتر پەڕی پێدرێت و ستاف زیاتر کاملە بێت و من وەکو شخصی خۆم کە دەورم بینیوە لە چەندین درامایە و ئاشمێر زیاتر هەوڵ بم بووی کە بچمە ناو دەورەکانەوە من ئەڵێم ئەو باسی ئەو بکرایە ئەو ئەکتەرانەی کە لە درامایە کار ئەکەن ئایا ئەکتەری سینەماین یان ئەکتەری شانۆ ینی زۆرینەی من لەگەڵ ئەو ڕاشام زۆرینەی دەرێنەرەکان کە کێشەیەکانە بێ لەگەڵ ئەکتەرا کە زۆریان مەسرحیانە شانۆیانە ئەچنە بەردەم کامێرە هیچ ئەوەی کە لە تاقەی خۆشیایەتی کە ئەتوانێت کار بکات لە بەردەم کامێرەیە ئەوە خۆی هەوڵەیات و خۆی ئەتوانێت واقعیتر بێتەوە لەوەیە ینی من نزیکتر لەوانەی کە من خۆم شخصی ئێستا ئەوە ماوەیەکی زۆرە کە لەگەڵ کاکجەلیلا کارەکەم کاری دەرهێنەر لە کوردستانە و بۆ کورد و بۆ هەموو ئیشەکان زیاتر قورسترە وەک لە هەموو شتەکانیکە لەبەرەوە کاڵێم ئەو ئەکتەرانە لەوانەیە کەسانی ئاسایی بێنی زۆر باشتر بن لەو کەسانی کە ئەزمونێکیشیانەیە ئەش بنە جێی ئەوەی کە ئەو ڕیکلامی کە جەنابەت باست کرد بەڵام لە دواییە بە شێوەیەکی کە خۆیان نزمەکەنەوە ئەمەش ئەبێتە جێی ئەوەی کە ئەو دەرێنەرانە کە چەند پەرەئێن بەو کەسانە لە دواییە پەشیمانە بنەوە زۆر سپاس بەڕێز کاک سەرکۆ بەڵێ فەرموو دوا پرسیار باش دوای دوا پرسیار آخری هێشتا جوابی توان ناوەتەوە وڵی ئەو کاتە وا بدوتە هەموو هینەکە تێکەچێتەوە باشە بگور بەس یەک پرسیاری کورتاڵێت مخریجەکە
من چوار خاڵی کورد ئەمەوێت پرسیار لە هەمومان کەم وەکو هونەرمەند یەکەم ئێمە هاتوین لێرە باسی درامای کوردیەکەین بەبێ نەبوونی کۆلیژێکی سینەما کۆلیژێکی هوەری کە لە کوردستانە هەبێت کوام کۆلیژمان هەیە مەحەدێکمان هەیە کە ئەوە وەزعی مەحەدەکەمانە بەڵام کۆلیژێکی سینەمامان نییە کە بتوانێت هەموو جانبەکانی سینەما پێ بگەێنێت هەموو لایەنەکان هەر لە مخرج و هەموو ئەو شتانەوە ئەمە خاڵێک کە منویستم قسەی لەسەر بکەم خاڵێکی تر ئایدۆلۆژیای سیاسی قوڕی کردووە بەسەر درامای کوردیە ئایدۆلۆژیای سیاسی ئەبینی بۆ نمونە وەکو دوو لایەن عیلمانیەکان لە دژی ئیسلامیەکان دراماکەن هەموو کارکتەرە خراپەکانیان بە ئیسلامیەکان لە هەمان کاتیشا ئیسلامیەکان کاتێک دراماکان هەموو کارکتەرە خراپەکانیان بە ئیسلامیەکان کە لە کاتێکا درامای کوردی نەیتوانیوە ئەم دوولایەنە لە یەکتریا کۆ بکاتەوە نەیتوانیوە خۆشەویستیەکی وا دروست بکات لە نێوان هەموو چیرەکانی کۆمەلگایە ئەمە خاڵێکی تر لەوەی کە من هەمە درامای کوردی خاڵیە لە هەموو شتێکی جوان درامای کوردی لە هیچ شتێکی جوانی تیانە نەدیمەنێکی جوانم بینی و هەتاکو ئێستا نەحیوارێکی جوان بە شایەتی هەموو ئەو ئوستازانی کە ئێستا دانیشتون هەمووتان حیواری فیلمەکان هەمووتان حیواری نووسەرە دەرەکیەکانتان لەبەرە کوام حیواری کوردیتان لەبەر ئێوە کوام حیواری ئەکتەری کوردیتان لەبەرە خاڵێکی تر ئەگەڕێنمەوە بۆ نەشارەزایی دەرهێنەرەکان نەشارەزایی دەرهێنەر ئەمڕۆ لە وڵاتی ئەمەیە هەموو بڕیارێک لە دەست دەرهێنەرەکایە کە چەندێک شارەزایی هەیە بڕۆ سەیری ئەکتەرە کوردەکانی خۆمان کە کاتێک لەگەڵ دەرهێنەرێکی خارجیە دەرەکیە ئیشیان کردووە لەگەڵ دەرهێنەرێکی کووردا ئیشیان کردووە زۆر سپاس بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان دوا پرسیار خاتون فەرموو حەزمەکەر یەکەم پرسیاریش بووە لەبەری دای من لە فەیسبوک و سایتی NRT ڕخنەوەمان لێگرن ئەڵەن NRT بووە بە مەکتەبی کوڕان بەڵام هەموو شاشەکان ویان لێ هاتووە لەبەرەوەی ئەوە پەیوەندی بە ئێمەوە نییە بەڕاستی بەشێکی نائامادەیی خانمان خۆیانە بەخێربەی سەرچاوان فەرموو درامای کوردی باسێکی زۆر قوڵە ینی ناکرێت باوە بە ئاسانی لی تێپەڕ بین کە کێشەکانی چییە مەشاکری چۆنە ئاسی بوونی چۆنە من لەگەڵ ئەو ڕێگەی کاک دەروێشە هەم کە بەڕاستی ئێمە لەناو درامای کوردیا هەین ئەیتر تا چەند بەقۆدیێتە پێش تا چەندیێتە دواوە ئەوە ئەگەڕێتەوە بۆ هەڵبژاردننی هەندێک لەو ئیشانەی کە ئەخرێتە بەرڕووی شاشەی تەلەڤیزۆنەکان بەڕاستی بینەر هیچ تاوانێکی نییە چەند ڕۆژێک لە تەمەنی خۆی چەند سەعاتێک لە تەمەنی خۆی دانیشێ لەبەر تەلەڤیزۆن هەنێ دراماک ببینێت کە بریناری ئەکات لە سینەما یا شانۆ تۆ بەڕەغبەتی خۆت ئەچی بۆ ناو هۆڵەکان بەس لە دراما بە ئیجبار ناو ماڵەکان بەڵێ بە ئیجبار دێتە ناو ماڵەکان تۆ ینی ئەم هەیە بڵم هەندێک دراما کاریگەری خراپی هەیە بۆ نمونە لەم بینەیە دوو مناڵ لەکتریانیا و یەکێک لە مناڵەکانی خینکانوە لەسەر ئەوەی کە ئەڵێ نا من فڵان ئەکتەرم باشرم لە تۆ یعنی بۆتە کێشەیەکی گەورە لەسەر ئەوە ینی هەنێک کاریگەری خراپی هەیە خاڵێکی تر کە ئەمەی باس بکەم ئەوەیە بۆچی هەندێک لە دراماکان لە زاکیرەی خەڵکە ئەمێننەوە و هەنێکیان نامێننەوە ئەگەڕێتەوە بۆچی ئەمە بەڵێ دوا کۆمنت بۆ کاک سالار فەرموو بەڕێز کاک سالاری وێنەگەر فەرموو بەورە کاکە ڕژم نێکشتم بۆ دکتۆر هەیە ئەو باسی لە سینناریۆ ئەمانە کرد زۆر بە قورسی بەڵام بەڕێی من ئەگەر من دەرهێنەرم بەهانی ئەگەرم بۆ باشترین ستاف باشترین کامێرەمان باشترین لەبەری هەموو کامێرەمانە کامێرەمانی دراما ئەوە نییە ئەم زۆر بە بەسیتی وتی تۆ توانی بە مانگێک خۆت فێری کامێرە بکە یا تەکبین واز وەکو چۆن بچی بۆ دەورێکی دەراکی بەڵێ زۆر سپاس دەکەم بە کورتی مامۆستای ئازیز دکتۆر فازل جاف لایەنی پەروەردەیی فەرامۆش کراوە لە درامای کوردیا وەکو خاتوونە فەرمە بەڵێ لایەنی پەروەردەی بێگومان ینی سایت ئیفێکت و ئاوازی جانبی ئەوەی کە لە دراما وابزانم هیچێکە لەو درامانەی کە لەم دوایە من بینی و من
ئەوەی تاوتۆ نکراوەوە چی پامێکی پەروەردەیی هەیە چی زمانێک بەکارهێنێ چی ڕەهندێکی کۆمەڵایەتی هەیە ئەو لایەنە زۆر زۆر گرنگە لە درامای کوردی من حەزمەکە یەک ئیشارەتێک بدەم بۆ وەڵامی مەسلەی ئەکتینگ نواندن لە شانۆی کوردی و مەسلەی پرسیاری کاکسەر کۆیە پرسیارەکەی کاکسەرکۆ ئەوە تێبینیەکی زۆر زۆر گرنگە کە ئەکتەرەکانمان لە شانۆی لە دراما و لە سینەمایشە بە شێوازێکی شانۆیی تەمسیلەکەن ئەمە خۆی لە خۆیە کە دێنە سەر نواندن سەر هوەری ئەکتینگ یەک قاعدەی هەیە یەک بنەما هەیە بۆ شانۆ بۆ سینەما بۆ دراما ینی ئەکتەر کە ئەخوێنێ ناوەوە دەرەوە مەسلەی کردار مەسلەی حرەکە مەسلەی تەرکیز مەسلەی خەیاڵ مەسلەی تەکنیکی هەموو تەکنیک بۆ لە تەمسیلی کوردیە بەڵام جیاوازەکەی چییە؟ ئەکتەری ئەوروپی ئەزانێت هەمان تەکنیک لە شانۆ چۆن بەکاربێنێ لە دراما چۆن بەکاربێنێ لە فیلم چۆن بەکاربێنێ ببوورە ئەکتەرە گەورەکانی دنیا مارلۆن براندۆ شانۆکارە لۆرانس ئۆلیڤێ شانۆکارە داستن هوفمان شانۆکارە ئەمانە هەموو ئەکتەری شانۆن بەس لە سینەما ئەزانن چۆن تەمسیل بکەن بڕۆنە بەر پەروەردە خراپەیە ئەکتەرەکانە ناتوان مامەڵە لەگەڵ دوو مووقعەتی زۆرینەی ئەکتەرەکان تەکنیکیان نەخوێند و ئەکتەری خۆڕسکن من لەبیر نەچێت نازان ئەو تەکنیکە بەکاربێن کەچنەوێ دوو بەڵام ماوەیە کە مۆدلێک دروست بوو ئەڵەن ئەکتەری خۆڕسک زۆر جوانتر نواندنەکە لەگەڵ نەخێر ئەوە لە سینەما هەندێک جار ئەو دەرهێنەرانەی کە لە دراما نازانن کە ئەکتینیان نەخوێندووە کە لە تەمسیل نازانن بۆیان ئاسانترە ئەکتەری خۆڕسک بەرن منداڵ هە زۆر ئاسان لەبەر ئەوە سەیری بەڵێ سەیری کە زۆربەی زۆری فیلمەکانی بە تایبەت ئەوەی لە مەیلی هینی ئێرانی هاتووە ئەکتەریتیانە بەڵێ دو کۆمنت بۆ مامۆستا فواد بەڕاستی پرسیارێکی دوو کۆمنتی جوان وترا لەسەر ڕۆڵی ئەکادیمیا لەگەڵ درامای کوردی نمایندەی واقعی کوردی نییە بە قەدەرەوەی بووە بە مەیدانی ئایدۆلۆژی نێوان سەنگەری ئیسلامی و ئەلمانی ئەساسن پێ دوایە ئەم جەدەلە لە کوردستانە هەر دروست بووە پێم وایە تۆ زەوەی حافی تیا چونکە نییە بەڕاستێکی شاڵڵا هەبووە ئەگەر لەم نەپرسی شاڵڵا بووە بەس نەبووە ئەو کاکەیە ئەو کام درامای کوردی تایە خەڵقات یعنی نووسەرەکەی سیناریستێک و مخریجەکە ئایدۆلۆژیا ئەلمانیە تایە بەردەشتە بکە و تەرەفی مقابلتیای ئیدانە بکە لە چیە لە کامە یەک نمونە مەسەل لە کامە حەزەکەم ئاخرەوە تۆ یارمەتی بە ئەوەی وانییە کاکە تۆ دراما خۆی چییە؟ دراما وەکو مەسرح وەکو وتمان وەکو مەسرح وەکو سینەما وەکو ئەو فەنانەی تر کەس اعتیمادی هەسە سوورێ باشە نابێ شخصیەتی تیابێ نابێ بەپێی قانونەکەی ئەرستۆ بێ محاکات بکە محاکاتی واقعەکە ینی واقعێک تەسویرەکات و جارێککە بەو شێوە هونەریەکە باشە لە واقعی ئینسان هەیە کاکە توێژی کۆمەڵایەتی هەیە چینی کۆمەڵایەتی هەیە گرنگ بەنسبەت ئەو کەسەوە کە سینناریوە نووسێ یا کە مەسرحەکە ئەنووسێ ئەوە نووسێ گرنگ ئەوەیە بتوانێت سەمپڵ یعنی نموزە چۆن هەڵە بژێرێ نموزەج لە ناو شریحەیەکی کۆمەڵایەتیە ئەو نموزەجە چییە؟ ئەو نموزەجە بۆ شەریحەیەک یان نموزەجێکی تاکل ناو هێنا ئەوە ئەکەوێتە سەر ئیمکانیت و توانای ئەو سیناریستە چۆن ئەو شخصیەتە لە ناو دراماکە لە ئیشەکە بەرجەستا کە یارمەتیم بە کاکە دوو هەمیان بەڕاستی ئەوە زۆر ڕوون بوو بەڵام لەسەر سانسۆری کولتوری و هاوکات سانسۆری کللتوری فعلەن وایە ئەوە بەسەر من لەگەڵ ڕێی ئەم کاکەیەش نیم کاڵێ ئێمە هەموو شتێک حکوومەت بکەین بە علاگەیەک و پیا هەڵواسین و بڵێن حکوومەت کواسە ئەسڵان بە پێ قانون یارمەتیم بە باتەواویکەم گیان باتەواوی سانسۆر هین بەلای سانسۆرە ناڕوە ئەو درامایە با بڵێن کە لە ئەو تەلەڤیزیۆنی ئەو تەلەڤیزیۆنی ئەکرێت پیشانەری نمایشەکرێ سانسۆری حکوومەت ناچێت لەسەر ئەوە ئەم کەلیمەی تایە باسی چیەکایە ئەوە نییە مەسەلەکە ئەمەش بەرگریکردن نییە کە ئاریای ناوبوو ئەو درامایە کە قەدەغەکرا لەسەر چی قەدەغەکرا وەکو کاکەوتی لەبەرەوەی شخصیەتێکی مەلایتیان شخصیەتی مەلامن لە بەرنامێکی کەشاوتم بۆچی مقدسە چ دەقێکی ئاینی باز لە قودسیەتی مەلاکە بۆچی نابێت یابێ هەرچی دراما هەیە ئیبینین هینی میسریەکانی سووریەکانی فڵاندی ئەوە باسێکە بەڵام لای ئێمە
مەسئلەکە مسایرەکردنە مەسائلەکە خاتر و خۆتری ئەم تەرەفی سیاسی و ئەو تەرەفی سیاسیە ئەوە کە لە بچەی سیناریستیژەکان ناتوانێت شخصیت دروستکە زۆر باشە مامۆستا ناتوانێت شخصیت دروستکە چونکە من سینناریۆیەکە نووسم کاکجلی سینناریۆیەکە نووسێ باشە ئەم واقعەت چییە خاڵیە لەوەی کەمەلایتیابێ خاڵێ لەوەی دکتۆری تیاابێ خاڵێ لەوەی مهندسێکی تیاابێ جەچی دروست کاتۆ چی زۆر باشە بەڕێز مامۆستا زۆر سپاس بۆ ئامادەبوونت هاوکات بەڕێز دکتۆر فازڵ زۆر سپاس کە لەو لێرە لە پرۆگرامەکەمانە ئامادەبووی پرۆگرامەکەت ڕازاندەوە بەڕێز کاکامران بەڕێز کاک جەلیل زەنگەنە زۆر سپاس هیوای تەندروستێکی باش بۆ هەمووتان و هیوای گەشەکردنی زیاتر یالانی کەم ئەم پرۆگرامە ڕۆڵی هەبوو بێ لەوەی کە تا ڕادێک دەستنیشانی کەم و کورتەکان بکە بە ئومێدی تێپەڕاندنی دووبارە سپاس بۆەوە سپاس بۆیەوە ئامادەبووان و هونەرمەندانی لاوی خۆشەویست و شانۆکارانی عزیز سپاس ئەزانم ڕێزی ڕەنسەنگای و کۆی ستاوێن پرۆگرامەتان پێشکەشەکەم لەگەڵ هاوڕێوەنەگرەکان و دەرهێنەر کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.